ئێمە لە دیوانی پارێزگا لە ئیستیقبالی بەڕێز جەنابی ئوستانداری کرماشان و وەفدی یاوەریا بووین کە بەڕێزیان سەردانی پارێزگایان کرد و ئێمە یاداشتێکی لێک تێگەشتنی شانزە خاڵیمانەیە کە ساڵی پار کردومانە و تەئکید و پێداگری لەسەر جێبەجێکردنی خاڵەکانی ئەو یاداشتە کرایەوە و هەوڵدرا پەیوەندیە دیبلۆماسیەکان پەیوەندیە بازرگانیەکان تیجاریەکان لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و پارێزگای هەڵەبجە و کۆماری ئیسلامی ئێران بەردەوام بێ و کار ئاسانی بۆ هاتوچۆی هاوڵاتیان بکرێت و بە فەرمی ناساندنی مەرزەکان هەملیان کۆماری عێراقی فیدراڵ هەملیان حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئەرکی جدی و ئەرکی ماندوونە ناسانەی هەردوو لامان بێ و لە پاڵ بە فەرمی ناساندنی مەرزەکانی شۆشمێ و مەرزەکانی پشتە بتوانرێت بازاڕچەی سازاریش وەکو بازاڕچەیەکی نوێ بکرێتەوە. ئەمە لە قازانجی حەرەکەی بازرگانی تیجاری لە نێوان کۆماری ئیسلامی ئێران و حکوومەتی هەرێمی کوردستان یان باوەڕین پارێزگای هەڵەبجە. پیرو تفاهمنامه قبلی که در کرمانشاه در 16 بند با جناب آقای استاندار تنظیم شد امروز در رابطه با سەردانی ئێمە بۆ داداچوون بوو بۆ ئەو لێک تێگەیشتنە شانزە خاڵی نێوان پارێزگاری هەڵەبجە و کرماشان و ئێستا دەمانێت ئەو خاڵانە جێبەجێ بکەین. پێدەچێت گۆڕانکاری لە هەندێک خاڵدا بکەین. بەڵام مەبەستەکەی ئێمەکردنەوەی دەواازەی شوشمەیە بە شێوەیەکی ڕسمی بۆ هاتوچۆی هاوڵاتیان. ئێران دەواازەی شوشمێ بە فەرمی دەناسێنێت و ئەو هەنگاوانەی ماونەتەوە دەبێت لەلایەن هەرێم و عێراقەوە بگیرێنە بەر. عنوان مرز رسمی مصوب و ابلاغ کرده.